ساڵتان لەبێت بینەرانی کورسادیس من هاوڕۆتۆفیقم لە ئەڵقەی شەوی پانۆراما پێتان گەیشتینەوە 34 ساڵ تێپەڕە بێ بەسەر کارەساتی ئەنفال بەڵام دوای 34 ساڵ تاوەکو ئەمڕۆ کە سوکاری ئەنفالکراوان نیگەرانەکانیان لە جێی خۆیدایەتی داواکاریەکانیان داواکاری ڕەوایە و هەروەها ماف و داوای سەرەتایی خۆیانە کە لە حکوومەت هێرێمی کوردستان و بەرپرسانی باڵای ئەم هەرێمەیەکەن لە پێناو چارەسەرکردنی کێشەکانیان لە پێناو ژیانێکی خۆشگوزەران بۆ خۆیان و نەوەکانی داهاتویان کێ مافی ئەنفالکراوان و هەروەها کە سوکاریان پێویستە دابین بکات حکوومەت هێرێمی کوردستان تا چەند بەرپرسە لە چارەسەرکردنی دۆزی ڕەوای کە سوکار و بەجێماوانی ئەنفالکراواندا حکوومەتی بەغدا بەپێی یاسا و دەستور تا چەندە ئەرکی سەرشانێتی کە دۆخ و باروگوزەرانی کە سوکاری ئەنفالکراوان چارەسەر بکات هەروەها ئەو خزمەتە گرنگانە چین کە پێویستە لە ئاستی باڵادا پێشکەش بە کە سوکاری ئەنفالکراوان بکرێ بۆی کە و نیگەرانیان نەمێنێ و بڕەوێتەوە ناوچەکانی کە سوکاری ئەنفالکراوان تا چەندە لە ئاستی پێویست خزمەت کراوە خزمەتگوزاری باشیان پێشکەش کراوە ئەم شەو گفتوگۆکەین لەسەر بابەتانە بە میوانداری بەڕێزان کاک شێرزاد حەسەن چالاکوانی مەدەنی کە بەڕێزیان لە چەمچەماڵ و لەگەڵمان کاک شێرزادم کاتت باش هەروەها بڕیارە دکتۆر سەلاح ڕەزا سەرۆکی زانکۆی چەرمۆش بێتە ستۆدیۆ لێرە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمان بێ بەڵام تا ئێستا ئامادەنیە لە کاک شێرزاد و گفتوگۆکەمان دەست پێەکەین کاک شێرزاد جەنابەت وەکو چالاکوانێکی مەدەنی لە یادی 34 ساڵەی ئەنفالکراواندا بینیمان یعنی کە سوکاری ئەنفالکراوان ئەمڕۆ زۆر نیگەران بوون و ناڕەزاییان دەربڕی بەرامبەر بەوەی کە تەنها ساڵانە لە ڕۆژی کارەساتەکەدا یادی ئەنفالکراوان و هەروەها ئەو مەرگە ساتە دەکرێتەوە پێ دوایە ئەوەی کە سوکاری ئەنفالکراوان ئەمڕۆ بەو شێوازە ناڕەزاییان دەربڕی ناڕەزایەکانیان لە جێی خۆیدایەتی و حکوومەت هێرێمی کوردستان وەکو پێویست خزمەتی نەکردوون سڵاو بۆ ئێوە سڵاو بۆ بینەرانی کورسات ڕێز و سڵاو و درود بۆ گیانی پاکی سەرجەم شەیدان و بە تایبەتی شەیدانی ئەنفالکراوان کە سەردەمانێک ئەمڕۆ ئێمە پێێنی نێو 34 ساڵ بەسەر و مەرگە ساتە گەورەی بەسەرگەلی کووردا کە بەشێک بوو لە پرۆسەی سڕینەوەی کورد و پرۆسەی سڕینەوەی نەتەوەی کورد بوو لە مێژوودا بەداخەوە دووبارە ئاڵێم بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ پلان و هیچ ئەجندایەکی کاری نییە بۆ کەسوکار و شەیدان و ئەنفالکراوان ئەمڕۆ کە ئەو کارەساتەی کە یاد کرایەوە لە شاری چەمچەماڵ بڕیاروا بۆ حکوومەتی هەرێمی کوردستان وەک ساڵانی پێشوو بە شێوازێکی تەقلیدی ئەم یادە بکاتەوە بەڵام کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان ئەم یادە تەقلیدی و خوێندنەوەی ئینشا و خوێندنەوەی هەندێ وشەی ئامێزی ئینشایی بۆ کەسوکاری ئەنفالکراوان هیچ لەو خەمانە واقعیانەی کەمەوە ناکات خەمەواقعەکانی ئێمە وەکو کەسوکاری شەیدان و ئەنفالکراوان خەمی ژیانە ماسلۆ یەکێکە لەو زانایانی کە باز لە پێداویستیەکانی ژیانی کەس ئەکا تاچی ئێمە لە شاری چەمچەماڵ بە تایبەتی ئاوی نییە لە شاری چەمچەماڵ خۆراک و بژێوی نییە لە شاری چەمچەماڵ ڕووناچی نییە لە شاری چەمچەماڵ ڕێگاوبان و وەستی هەموو خزمەتگوزاریەکان خراپە کە سوکاری ئەنفالکراوان لەم سنوورە کە پایتەختی شەیدان و ئەنفالکراوانە کە سێ لەو قۆناغانەی بەسەر ئەنفالکراوانە هاتووە کەوتۆتە نێوشاری چەمچەماڵەوە کە ئەنفاری 4 و 5 و 6 و هەروەها دوو لەو چیمیاییانەی کە بەر کوردستان کەوتووە لە سێوسێنان و لە گۆپتەپا بەر شاری چەمچەماڵ کەوتووە بەداخەوە ئەکرێت خەڵکی ئەنفالکراوان کە لە دوای ساڵی 1970ەوە مناڵەکانیان بە گوڵەچنە بەخێو کردووە کە ڕەنگە ئێستا لەگەڵ ڕێزم سەرکردایەتی ئێستا هەر نەزانێ وشەی گوڵەچنە چییە ئەویش ئەو دایکە سەربەرزانە بوون کە توانیان مناڵەکانیان بەو گوڵە گەنمانی لە دوای دەمی دەڕاستە و لە دوای دەمی درەوەکانەوە دەمایەوە ئەوانەیان دەهێنا دەرخواردی مناڵەکانیان دەدا بەڵام مناڵەکانیان چی بەسەر هات دوای ئەوەی خوێندنیان بەو چەرمەسەریە تەواو کرد ئێستا کەس ئاوڕی تەعینبوون و دامەزراندن و بەرەودان بە ژیانیان ناداتەوە ئەمانە خەمێکی گەورن بۆیە پورە گوڵا
بە نامەیەکی زۆر نەرم ئەمە نەرمترین نامەی پورە گوڵە بوو لە جیاتی هەموو ئەنفالکراوان بە بەڕێز کاک عەبدوڵڵای وت ستۆپ ئیتر وشەمان ناوێ ستۆپ ئیتر ئێمە کردارمانەوێ ئەم پەیامە پەیامێکی خۆشەویستانەی دایکێکی ئەنفالە بۆ حکوومەتی هەرێم کە ئیتر بەردەفڕچێ نەما خۆشیانڵێن پەیامەکانیان سادەیە و داواکاریەکانیشیان سادە و ینی سەرەتاییە بەڕاستی ینی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستانەوە لەگەڵ حکوومەتی عراق ئاوڕنایەتەوە لیان بەڕاستی کارەساتی گەورەترە خەڵکی ئەنفالاژین کاک هاوڕێجان ئێمە لەناو خەڵکی ئەنفالاژین پرۆژەی ئاوی چەمچەماڵ یەکێکە لەو پرۆژانەی کە بۆ ماوەی 15 ساڵە ساڵ بە ساڵ ئەم قسەیە و ئەم قەوانە بە گوێی خەڵکی شارەکە و بە گوێی سنوورەکە درێ و تا ئێستا جێبەجێ نەکراوە بەداخەوە لەم ڕۆژانە دووبارە ئاڵێن بەداخەوە سەرۆکی حکوومەتی هەرێم لە بەیاننامەیەکە یاخۆ بڵێن لە بڕیارێکە کە بە ئیمزای دکتۆر حومێت سەباح ئاراستی وەزارەتی شارەوانی و ئازارستی وەزارەتی دارایی کردووە لە بڕیارەکەیە ئەڵێ ئەگەر پارەمان هەبێیان بەپێی وەزعی داراییمان ئەزانی چۆن ئێمە ئەنفال ناکرێت لە یەک ڕۆژە بیرمان بکەوێتەوە ڕۆژەکانی تریش کە سوکارەکانیان ئێمە بۆ خۆمان لەو ڕێکخراوە خێرخوازیانی کە هەین دوێنێکە سەردانی ماڵێکمان کردووە کە بۆ ماوەی 3 ڕۆژە پارشێوی نەکردووە 3 ڕۆژە نانسکی نییە کە ئیفتاری پێ بکاتەوە مناڵەکانی نان بخۆن کە چوونێتە ماڵەکە سیرەکەین قوتووی بیپسی و قوتووی مەشروباتە غازیەکان لە بازارەکان کۆکاتەوە ڕۆژانە بە 5,000 ئایا کە سوکاری سەربەرزی شەیدان و ئەنفالکراوان لە دوای 34 ساڵی حکوومەتی هەرێم لە سێبەری حکوومەتی هەرێمە بگەن بەو ئاستەی وەکو سوالکەر سیر بکرێن ئایا حکوومەتەکەی ئێمە گەیشتە و ئاستەی خەڵکەکانی ئێمە وەکو دەرۆزەکەر سیر بکات ئەمانە کێشەیەکی زۆر گرنگن و عمقی تاریخی هەیە لەبەرەوە ئێمە لێرەوە بە زمانی پورە گوڵە و بە زمانی سەرجەم کە سوکاری شەیدان و ئەنفالکراوانەوە حکوومەتی هەرێم ئاگادارەکەینەوە و پێیان ئەڵێین ئازیزان لە منەسەکانتان وەرنەخوارەوە باوی پشتی منەسە و باوی ئەوە نەما لە پشتی مێزەکانەوە بڕیار لە خەڵک بدرێ ئەمڕۆ پورە گوڵەوتی سەر منەسەکە بەجێ بێڵە کاک عەبدوڵڵای وەزیر بەڕێزت پێویستە بێتە ناو خەڵک پورە گوڵە ئەزانی گلەیی لە وەزیری شەیدان و ئەنفالکراوان کردووە وتێتی لە ماوەی دەست بەکاربوونتەوە تا ئێستا سەردانی سەمسەماڵت کردووە تا ئێستا هاتووی بۆ ناو کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان بزانی وەزعی مادی و وەزعی ژیانی ڕۆژانەیان چییە پورە گوڵە زمانێکی سادە بە کاک عەبدوڵڵا و بە هەموو حکوومەتی و ئەبێ سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێم بە کابینەکەیەوە لەو وڵامە لەو نامەیە تێبگات ئەمە نامەی پورە گوڵەیە بۆ سەرجەم حکوومەت چونکە شالیارەکەی ئیمڕۆ پێی وترا بۆستە پێی وترا ستۆپ کە ئێمە چیتر خەڵکی سەر منەسەمان ناوێ چیتر قسەی زل و بریقەدارمان ناوێ ئێمە لە وەزعێکی زۆر خراپی بژێوی ژیانین خزمەت گوزارەکان تا ئاستی سفر دابەزیوە ئەو 15 ڕۆژ جارێک دەگاتە ماڵەکان کاکاوڕێ خەمەکان گەلێ لەوە گەورەترن ئێمە من ئێستا کتێبێک لە پشتمەوەی ئەگەر زوومی کامیرەکەتان دەری کردبێ 20 ساڵ پێش ئێستا ئێمە نامەمان بۆ حکوومەتی هەرێم نارد ڕەوانشاد مامجلال کاتێک کە ئەو نامەی و ئەو کتێبەی پێ ئەگات لە کوردستانی نوێەوە کە خەمەکانی چەمچەماڵە ئەو کات بەرهەم ساڵح ڕاست پێرێ ئەڵێ لەم هەفتەیە نابێ بگاتە هەفتەکەی تر خۆت و کابینەکەت ئەبێ بگەنە چەمچەماڵ و کێشەی چەمچەماڵ چارەسەرکەن ئایا ئێستا ئێمە ڕووبکەینە چێ ئیمڕۆ بە شالیارەکەمان وتووە بۆستە ئیتر قسەمان ناوێ چیە لە دوای ئەمە ئەبێ لەم هەفتەیە بزانین کاردانەوەی حکوومەت ئەگەر ئێمە خەڵکی ئەم حکوومەتین و بەشێکین لەم حکوومەتە ئەبێ حکوومەت لەم نامەیەی دایکەکەی خۆی تێبگا چونکە پورە گوڵە دایکی هەموو حکوومەتی هەرێم و دایکی هەموو شەیدان و نمونەی ئازادی خوازانە کە بەدەستی خۆی مناڵەکانی گەورە کردووە دەست خۆشکاکە شێرزاد دێمە خزمەت جەنابەت بۆ کۆمەڵێ باس و خواسی گرنگتر هەر تایبەت بە کەسوکاری ئەنفالکراوان لە چەمچەماڵ دکتۆر سەلاح بەخێر وی سپاس دەکەم دکتۆر سەلاح ڕەزا سەرۆکی زانکۆی چەرمۆ بە سپاسەوە کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی دیارە 34 ساڵ تێپەڕە بێ بەسەر زامێکی قوڵ کە تاوەکو ئێستا ساڕێژ نەبووە کە ئێمە بۆتە شوناسمان لە دنیادا و ئەمانەوێت کوردی پێ بناسیێنین بە هەموو دنیا بەڵامە بینین ئەوە تا داوا و داخوازیەکان وەکو کاک سەلاح کاک شێرزاد ئاماژەی پێدا ینی دایەگوڵە زۆر بە سادەی داواکە لە حکوومەت کە خزمەتگوزاری سادەیان پێشکەش بکە باشە بۆ دوای 34 ساڵ کە سوکاری ئەنفالکراوان
دۆخیان ئابەم شێوەیە بێت دکتۆر. بەڕاستی زۆر سوپاسان کە پێشەکەی سەر ڕێز و نەوازش بۆ هەموو شەیدانی کوردستان و ئەنفەر بە تایبەتی دانەوێنین. ئەوەی کە بزانین بەجددینە ناساندنی ئەم تاوانە بە شێوەیەکی گشتی وەکو تاوانی جینۆساید و قەربوو نەکردنەوەی ئەم خەڵکە هەم معنەوی هەم مادی ئەوەی کێک لە هۆکارەکان بەجددی گرنگترینش ئەوەیە ئێمە ئەبێ شکۆی کە سوکاری ئەلفاکراوان زۆر بەزڕاگرین بەجددی ئەوانە بوون کە ئەتوانین بڵێن گیانیان بخکرۆ لە پێناوی کوردستانە. بۆیە من تەسەورەکەم ئەوە کارێکی ئەبێ کارێکی لە پێشنی حکوومەتی هەرێمی کوردستان بێت، چونکە ئەگەر ئێمە شەیدەکانمان لە دەست و ڕۆیشتن و ڕۆحیان شاد بێ بەڵام پێویستە کە سوکارەکانیان زۆر باشی بژین. بۆیە من تەسەورەکەم ئەمە پێویست بە حکوومەتی هەرێم پلانی باشتری هەبوایە بۆ ئەوەی هیچ نەبێت کەمترین شت ژیانێکی ئاسوودەیان هەبێ. بڵێم بۆچی نەکراوە بەڕاستی لایەنی اقتصادەکەی من ناتوانم بە جیاتی حکوومەتی شتێ بڵێم، بەڵام من وەکو هینێکی زانستی کە ئێمە ئەگەر مێ باسێکی سنتەرەکەم چون کارەکەی من زیاتر کارێکی زانستی ئێمە ئەزانی سنتەرێکمانێ ناو سنتەرێکی جینۆساید و ئەنفاس سنتەرێکی ئەکادیمیە هەموو کارەکەی ئێمە بۆ ئەوەیە بتوانین ئەم کەیسی ئەنفال و بە جینۆسای بناسێن. ئەمەش بە قسە نابێ بە کاری زۆری ئەوێت. پێشەکی ئەبێ بزانانی ئێمە حتا وشەی جینۆسای وشەیەکی نوێیە، بەڵام تاوان و لە ناوبرنی خەڵک وشەی زۆر کۆنە و بەردەوام بووە. لە ساڵی 1948 بە تایبەتی لە 1948 کەنەتەوە یەکگرتوەکان بڕیاریان دەرکرد کە بۆ وەستاندنی تاوان ڕێگەگرتن لە تاوانی جینۆسای سزادەرانی ئەنجامدەرانی، بەڵام لە جیاتی ئەوەی کە کەسوکاری ئەنفال ئاوا بژی پێویستە حکوومەتی هەرێم هەرچەند حکوومەتی هەرێم لەبەر ئەوەی لەلایەنی نێودەوڵەتیە ناتوانێت لە محاکمی دەولیا هیچ کارێک بکات و هەروەها ئەنجامدەرانی جینۆساید و بە تایبەتی لەوانەی کە ئەو منطقانەی کوردی تایە چ ئێران بێت چ تورکیا بێت چ عێراق بێت چ سووریا بێت بە هیچ شێوە نەچوونێتە ئەو معاهدە نێودەوڵەتیانەوە بۆ ئەوی بتوانن ڕێگەی جینۆساید بگرێ و هەروەها وڵاتانی دەروەش ینی بەس حکوومەتی هەرێم کەمتر خەم نییە لەم مەسەلەیە بەڵکو هەموو وڵاتانی جیهان، چونکو ئەگە هەر وڵاتانی جیهانیش پیان خۆش نییە کەیسی بە جینۆساید ناسانی کەیسی کوردستان، چونکو بە پێی بڕگەکانی ئومەمی متحیدە ئەو کەسانەشی کە بەشداریان کردووە لەوتانە بۆ نمونە لە هەڵەبجە ئەڵمانە ئێمە ئەزانین چێکی و هەروەها لە ئەوانەی کە دەبابەکانی بەسەرەن بارق و حکوومەتی عێراقی کە بە قیادی ئەو بۆ عەلی حەسەن مەجید دەبابەکان دەبابەی ڕووسین، بۆیە رووسیاش لە هەمان کاتە تاوانبار بێ. بۆیە ئەم کەیسە ئەبێ بەڕاستی بجوڵێنرێت، ئەبێ حکوومەتی عێراقی وەکو لە مەحافلی دەولیا داوا بکات کە ئەوەش ناکا. من لەم ماوەی پێشوا لە مؤتەمەرێکا بووم لە کەربەلا باسی ئەوە کرا، من ڕاستەکەی پرسیار وتم ئایا ئێوە برایانی عەرەبما ئێوە ئیمانتان بەوە هەیە کە ئێمە جینۆساید کراوین؟ جوابەکەیان چی بوو؟ جوابەکەیان وتیان بەڵێ ئێمە وەکو قسە لەگەڵتان ناین. وتم باشە وەکو قسە لەگەڵمانان ئەوەی کە ئێستا من لە سودفە لە عەتەبەی مقەدەسەی عەباسی بوو مؤتەمەرەکە ڕێگەگرتن لە تاوانەکانی جینۆساید و شتیوا بووم. من ئەوەم پێوتم باشە ئێمە ئەزانین لەبەر ئەوەی کە کوێت حکوومەتی هەیە لە ئومەم متحیدە کورسی هەیە توانی هەموو قەرەبەکانی لە عێراق بسەنێتەوە ئێستاکە تەواوەتی لە عێراق لە بەندی حوتەم دەرچوو و هەموو قەرەبووی کوێتی کردوێتەوە. باشە مەقابلی ئەوە ئێمە ئەزانین پەرلەمانی عێراق و هەروەها دادگای تاوانی عێراق دانی ناوە بە جینۆسایدە، بەڵام لە هەمان کاتە ئێوە ئیستیجابەتان نییە. بۆیە ئەمە لێرە ئەڵێم ئیشی حکوومەتی هەرێمی کوردستانە بە سەرۆکایەتیەوە بە وەزیرەکانەوە بە پەرلەمانی کوردستانەوە بەوانەی کە لە بەغان ئەندامانی ئێمە ئیش لەسەرەوە بکەن بە جدی قەرەبووکردنەوەی مادی و معنەوی ئەگەر کوردستان بکرێتەوە بەڕاستی کەسێکی کەسوکارێکی ئەنفال دانانیدکتۆر. من ئەمەوە پرسم لە جەنابتان سنتەرەکەتان و کوامەژت پێدا بەدەر لەوەی کە خۆت سەرۆکی زانکۆی چەرمووی ینی ئەم سنتەرەش بەڕێوە بن خۆمە خۆی گرنگە ینی تۆ ئەگەر کارەساتەکە بە جینۆساید بناسیێنی، بەڵام ئەوە ناوەندە نێودەوڵەتیەکانەوەکو جەنابە داماژەت پێدا کە ڕێگریەکەن و هەواهەنگ نین بۆەوەی کە ئەم دۆسەیە بێتە دۆسەیەکی گیانی و بە جینۆساید بناسیێت، چکە و کاتەوان بەرپرسە بن لە تاویزکردنەوەی خەڵکی ئەم ناوچەیەکە زیان لێکەوتون. بەڵام ئەی حکوومەت هەرێمی کوردستان نەیتوانیوە لە ئێستا لە ڕابردوو لە داهاتوو فشار بخاتە سەر بەغدا، ینی با لە ڕێگەی بەغداوە ینی هیچ نەبێت کە سوکاری ئەم تاوان لێکراوانە یاخود ئەوانی کە ئێستا ماونەتەوەی ئەنفالەکان
ئەمانە تاوی زۆر بۆ نەکراوە بێگومان ئەبێ حکوومەتتی عراقدا حکوومەتتی کوردستان داوا لە حکوومەتتی عراقا ئەوەی کە تاوانەکەی کردووە حکوومەتتی عراقیە بەڵام ئێمەش کەمتر خەمین لەما تا ئێستا کە ئێمە باسەکەن ئەڵێن کەیسەکانی کەیسی جینۆساید و ئەنفال پێویستە یەک پاکێج بێت ئەمەیکە لە مشکلەکانە ئێمە بە قسە لە چواردەی چوارە هەموو ئەگرین و شیوە نەکرد تازە شیوەن و ئەمانە ناخوا ئەمە فەتەیەکی کەمە و خەڵ لە بیری وەک چۆن کەسێکمان لێ دەمرێت و فەتەی کەمەڕە ئێمە ئەبێ ئەمە بە دۆکومنتی کەن بۆ نمونە ئەگە تۆ بە دۆکومنت و بە پاکێجێ بێت ئەبێ ئامادە بێت ڕۆژێک لە ڕۆژان پەرلەمانی کوردستان بە قووەت بێت تەسیرکە لە عێراق هەر شێوە لە شێوەکان چ ئێمە ئەزانی بەداخەوە جینۆساید ئێمە کە باسکەن جینۆسایدی ئێمە جینۆسایدی نەتەوەی جینۆسایدی ئاینیە ئێمە جینۆسای نەژادی ئەوانەمان نەبووە ڕەگەزی ئەو دوو جینۆسایدی ڕئیسێ ئێمە نەتەوەیە لە ناوبردنی نەتەوەی کورد ئیجاد ئەوانەی کە بە جینۆساید ناسی ئەگە تاکە کەس بێت یا کۆمەڵ بێ یا ئەوەتانە جیاکردنەوەی مناڵەکان هەموو کەیسەکانی ئێمە ئامادەیە بەڵام بەداخەوە هەتا ئێستاکە من نازان بڵم کەی تەرخەمی نازان بڵێم چی چونکو لای ئێمە بەداخەوە کە وەزارەتی گۆڕێ لەگەڵ وەزارەتی کترا بەردێک ئەخاتە تەنیشتی بەردێک هەرگیز هیچ وەزارەتێکمان نەبینیوە بەرد بخاتە سەر بەرد بەڵام دکتۆر تۆ ئەمەی کە لە مشکلەکان یەکێکە لە مشکلەکان ئاماژەت بە خاڵێشکی زۆر گرنگ کرد من هەر دوێنێش لەسەر ئەم کەیسە لەگەڵ یەکێک لە دکتۆرە بەڕێزەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان گفتوگۆمان کرد کە ئەویش خۆی ینی شارەزایەکەی لە بواری مێژوودا بوو ینی بە دۆکۆمنت نەکردنی ئەم تاوانانە یاخود نەبوونی بەڵگە و دۆکۆمنت لەسەر تاوانەکە پێ دوانیە لایەنێکی خراپی ئەم کەیسە بێت تۆ ئەگەر بە دۆکومنتی نەکەیان هیچ نەکردووە من نمونەیەکت بۆ باس ئەت ناڵێم نییە بەڵام ڕێک و پێک نییە من نمونەیەکە بۆ دێنمەوە زانکۆی بۆ علی سینا لە هەمەدان داوەتم کرد بۆ زانکۆی چەرم و چین بۆ مۆنومنتی ئەنفال وتی کاک دکتۆر سەلاح من ئەمەی کە ئەیبینم ئەمانە خەڵکی بۆرمان و خەڵکی ئەو شوێنانی ترن کە تووشی جنۆساید مەمە کوردستان نییە وتم چۆن مەبەستم لە خیبرەکەیە وتی کوا جێگاکەی کوا بە GPS دیاری کراوە کو ئەو کەسەی تەسویری کرد لەکوێ دەرتا کرد ئێمە گەوتی مشکلەمانەیە لە کوردستانە حتا دوێنێکەش ئێمە قۆنسوڵی یاری ئەرمینیا لە لای ئێمە بوو یەکێ لەوانەیە من لێم داوا کوتم کاکە من خەڵک ئەنێرم بۆ لای تۆ بەس فێرمانکە چۆن دۆکومنتی شتەکان کرد هەتا ئێستا بەداخەوە خۆی وەکوتم بەس ئێمە وەکو عاتفی بیرەکەی بەعکسەوە ئێمە پێویستە ئێستا خەڵکان بنێرین لە هەمان کە دەگەڵ قۆنسوڵی یۆنانیشە من ئاوا قسەم خەڵکی زۆر زۆر باشە ئێوە بینێرن بەڵام بەداخەوە لە وڵاتی ئێمە ئێستا من نامەوێت لێرە هەندێشت بڵێم پێویست ناکات ئەو سەلاحیەتت نییە مەس ئێستا من ئەگەڵ ئەگە سەلاحێتە زانکۆکەی من ئیمکانەتی نییە من ئێستا زۆر شتێ من ئێستا نمونێکەوە باسکەم یعنی ئەو گوندانی کەیس ئەو ناوچانی کە سنتەرەکەمان کای تێدا کردووە لە ناوچەی ناحی قەرحەسەن سەنگا و قالکرم زەڵان ناڵپارێز قەراق گەرمیان ئاغجر لە پیرەمەگرۆ سوودات ئەوەندە خەڵکی ئێمە ڕۆیشتون بۆ ئەو جێگانە و گوندەکانمان کردووە ئەو کەسانەی کە لە ژیاندا ماون و معلوماتی لێماوە گردوون هەندێکی بەڵگە فلیم کردومانە هەندێکی تەسجیلمان کرد ئەمانە هەمووی شتی گرنگن تەنانەت هەموو چونکە جێگاکان زۆرن نامێ باسی هەموویکن ئەو جێگانەشمان دۆزیوەتەوە بۆ نمونە کە ئێمە باسی تاوانی ئەنفالەکەین تاوانی ئەنفال ئەگە یەک کەس بێت و ئەگە 100 کەس بێت و 50 تاوان هەر تاوانە ڕاستە ژمارەکە زیاترە تاوانی پێش تاوانی ئەنفال سەدام حوسێن لە منطقی هەر لە منطقی گەرمیانە گوندێکیان وێناکن ئێمە کردووە بەڵگەفرین لەگەڵ تەلەڤیزیۆنی ڕووداوە نازانبینی بێتشتان لە سەدام لە پێشەوە چەند جارە دووبارە کردو خۆی تاوانچیەکان چییە مەسەن دێ لە پێشە بۆ من یەک کەسە کوژێت سی ڕێی دەولیە کا بزانانی ئیسکاردانەوە نەبوو ئەیکا بە ئەیکا بە سێ ئەیکا بە چوار ئەمە ئێرەش کادانەوە نییە بۆچی ئەمێ بگەڕێمەوە بە سەرەوە دۆکمنت نەکردن کادانەوە بۆچی نییە کادانەوە من نامێت لە ناو کوردستانە ئەزانم خەڵک مردووە کوژراوە لە ناو چووە ئەمە ڕاستە بەڵام کە دۆکومنتت کرد خەڵکی دەرەوە پێزانێ بەڵام وڵاتانی دەرەوە ئیسجابنیەوە کوتم بۆی خۆیان تاوانبارن خۆی چەکی داوە بە ئێمە کەواتە ئەگەر بێت و ئێمە شتەکان دۆکومنت نەکەین کەیسەکە بەرەو نەمانەچێت ئێستا چەند کەسێکی زۆرمان ماوەتەوە بۆ لە نوگرە سەرما گەڕاونەتەوە ئێمە هەندێکی تیابوو لە پێشوی ئەمری خواب بکات و بمرێت دۆکومنتمان کردووە وتەکانیمان دۆکومنت و هەندێکیمان هێنا لە هەندێک وەرکشۆپ دامان ناقسەی کرد بۆ خەڵک چونکە یەکێ لە شتەکان ئێمە بێ لە ناوەندەکانی خوێندنە ئێمە منداڵەکانمان فێرکەن کە ئێمە چیمان بەسەر هاتووە یەک نمونەیەک وە بگەڕم من لە پۆڵەندا ئەم خوێن لە ئۆشفەلچین لێمەوە نزیک بوو لە کراکۆڤم تەسەورەکەی پاسی ئەمانەی کە لە ئیسرائیلەوە هاتن مناڵی ئیبتدایان ئەهێنا پێی ئەوت ئەمە باوباپیرانی تۆ ئاوای بەسەر هاتووە لەبەرەوە تۆ ئەبێ خۆت بپارێزی بۆی ئێمەش ئەبێ بەڕاستی سەوای هاتووەێتە ژێر پێوە بەداخەوە ئەمە خۆی بەڕاستی یا ئەڵێ ئێستا سەدام باشترە ئەمانە سەبەکەی چییە؟
کەواتە من ئەبێت نێڵم ئەمە ڕوو بدە ئەبێ من دانیشم پێش هەموو کەسێ کە سوکاری ئەنفال و شەید نابێ پێویستی بە زۆر بەڕاستی شکۆی ئەوان لە هەموو شتێک گرنگ وڵات دواتر دێم بۆ خزمەت جەناب بە تایبەتیەوەی کە ئاماژت پێدایانی کە سوکاری ئەنفال و شەید نابێ پێویستیان بەشت بێ بەڵام بینین یانەوە تا چکارە ساتیشان بەسەردێ لە ڕووی مرۆیەوە سوپاس دەکەم دێمەوە خزمەت جەناب دکتۆر جان کاک شێرزاد ینی ئەوەی کە ئێستا ینی مای زۆر نیگەرانیە و ئەوەی کە خەڵکی ناوچەکەی تووڕە کردووە ئەوەی کە سوکاری ئەنفال و شەهیدانی ئەو ناوچەی تووڕە کردووە بەڕاستی ینی دابینەکردنی ژیانیانە و هەروەها بژێوی ژیانیانە کە تاکە موچەیە کە ئەو موچەیە ژۆتا بەو شێوازەدا بەشەکرێ لەلای حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەسەریانە هەروەها ئەو وێرانی کە بەسەر ناوچەکانیان نەهاتووە ئەو گوندانی کە وێران کراوە تا ئێستا کەس نازانێ ئایا ئاوادان کراوەتەوە یاخود نا ئەوە تا پرۆژەی ئاوەکو جەناب دەڵێ بەو شێوازەیە و ئەوە تا زۆرێک لە کەسوکاری ئەنفالکراوان و شەهیدان ینی خێریان پێشێ بەڕاستی ئێمە کە ئەتوانین قۆناغێکی گرنگ لە ژیانی کەسوکاری ئەنفال و شەهیدان ینی تێپەڕێنین بیان خێنە ژیانێکی خۆشگوزەرانەوە ئەمە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە تەنهاکرێ یاخود نەخێر عێراقیش بەرپرسە ئێماگەر ئێخی عێراق بگرین لەم بارەیەوە بەڵێ یەکەم ئێمە ئەبێ پلانمان هەبێ پلانیش بەداخەوە ئەم جارە شەڵێم لە حکوومەتی هەرێمە پلانی کارکردن بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی ئەنفال نییە ئەگەر هەبایە پێویستە هەنگاوەکانیمان ببینایە بۆ نمونە ئێمە دابەشە بێتە سەر دوو خەمەکانمان دابەشە بێتە سەر دوو بەشە بەشێکیان پەیوەستە بە بابەتی دەستوری عێراق کە مادەی 138 دەستورە کە بەپێی ئەو مادەیە پێویستە کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان قەرەبۆ بکرێنەوە لە دوای دادگایکردنی دیکتاتۆر کە لە قەفەزەکەیدا و دوای ئەوە بڕیار درا ئەم کەیسە کەیسێکی گشتیە و خەڵک کوژراوە و جینۆساید کراوە بڕیار درا ئەم گوندانە و ئەم خەڵکە قەرەبۆ بکرێتەوە بەڵام تا ئێستا من لە وتارەکەی ئەمڕۆ کە بەداخەوە نێنێژ وتارەکەی تەواو بکات لە کۆتایی وتارەکە کە دواتر وتارەکەی خوێندەوە لە ڕێی سۆشیال میدیاوە باسی مادی 138 کە وەزیری شەیدان و ئەنفالکراوان ئەڵێ داوا دەکەین نازانم دوای 8 ساڵ دوای 10 ساڵ لە مەحاکمی نێودەوڵەتی و لە مەحاکمی عێراقی داواکردن ینی چی ئای ئەندام پەرلەمان و نوێنەرانی کوردستان لە عێراق ئیشان چییە هەتا ئێستا هەر داواکردنە بەڵام بەداخەوە ئەبینین ئەوانەی کە قوربانیەکانی دەستی حەفدەی شەعبانیە و ئەوانەی خواری عێراقن هەموو قەرەبۆ کراونەتەوە هەموو مافی خۆیان وەرگرتووە کاک هاوڕێجیان ئێمە جیاوازی گەورە ئەبینین لەگەڵ بەداخەوە لەگەڵ عێراقا بۆ نمونە ئەو خزمەت گوزاریانی کە لێرە هەیە لە خواری عێراق باشترە ئەو خزمەت ئەو خزمەت گوزاریانە ئەگەر بەراوردی بکەین بۆ نمونە لە لترێکی بنزینەوە سیر بکە کە ئێمە قەرەنجیر 15 بۆ 20 کیلۆمەتر لێمانەوە دوورە لەوێت 450 دیناری عێراقیە لە ناو شاری چەمچەماڵ و هەموو هەرێمی کوردستانە گەیشتۆتە 1000 دینار خانە نشینی لەوێ بە کریدیت کارت موچەکەی چێتە سەر حسابی و بە بێتەنگ و چەڵەمە وەرێگرێ خانە نشینی من ئەبێ لە بەردەم بانقەکانی هەرێمە گیان بسپێرێ ئەمانە هەموو کێشەی گەوران ئەمانە بوو خۆی ئەم جیاوازیە ئەبێنرێ ئێمە یە کێشەیەکی ترمانەیە کێشەی جەسەدیە کۆمەڵێک خەڵکمانەیە تاقانەی ئەنفالن ڕۆژ بە ڕۆژەم تاقانانە لە ناو دەچن بەداخەوە لەمانی پێشوە تاقانەیەشی تر گیانی لەدەستدا ئەو ئەختیار و ئەوانەی کە قوربانی کەیسی ڕاستەقینەوە کاک دکتۆر سەلاح ئاماژەی شاید حاڵی وەزعەکان ڕۆژ بە ڕۆژ گیان لەدەستەدەن و کۆچی دواییەکەن ئەمانە کێشەیە کەواتە ئێمە نەتوانیمانە لە ڕێی DNA ئەم کەیسانە بناسیێنینەوە و نەتوانیمانە خزمەت گوزاری ئەوەلی پێشکەش بکەین کەواتە حکوومەتی هەرێم هیچ پلانێکی بۆ ئەم کارە نییە پلاندانان بۆ ئەم کارە ئێمە ئەیخینە بەردەستی حکوومەت کۆمەڵی خەڵک هەیە کۆمەڵی ڕاوێژکار هەیە کۆمەڵی خەڵک ئەتوانێت چارەسەر بۆ ئەم کێشەیەدانە خۆم کێشەیە ئەوەندە گەورە نییە کە لە توانای حکوومەتی هەرێمانە بێ ئێوە کاک شێرزاد وەکو لایەنی معنی وەکو کەسانی ینی دڵسۆزەر وەکو کەسانی کە ینی خاوەن شەهید و خاوەن ئەنفالن ینی وەکو جەنابەت ئێستا ئاماژەی پێکی کە پلانتان هەیە حکوومەت پلانی نییە ئێوە توانن ینی ئەگەر ئەم پلانانە بنە دەست حکوومەت و خۆتان هاوبەش بن لەگەڵیان ناتوان ڕێگە چارێکی ئاسام دۆزنەوە بۆ ئەم گرفتە کە 34 ساڵە پێوە ناڵێنن بەڵێ ئێمە توانیمانە پرۆژە پێشکەش بکەین و پێشتریش پرۆژەکان وەرگیراوە بۆ نمونە وەزیری شەیدان و ئەنفالکراوان کاک محمود حاجی ساڵاح پرۆژەیەکی وەرگرتین کە شێوازی یادکردنەوەی ئەنفال لەو شێوازە تەقلیدی گریان و شیوەنە بگوازینەوە بۆ نێو ناوەندەکانی خوێندنی باڵا بۆ ناو پەروەردا بۆ ناو فەرمانگەکان و هەروەها بۆ ناو میدیای کوردی
و هەروەها بۆ ناو توێژینەوە و بەناساندنی کەیسی جینۆساید و ئیشیشی لەسەرکرا بەڵام بەداخە وەزیری دوای خۆی کەیت ئەوەی پێشوو زەربی سفرەکات و کۆتایی پێێنێت ئەمە یەک دوو یعنی تەسەور ئەەکەی کەسێکی ئاسایی نەتوانێت کێشەی پێدانی موچەی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان چارەسەر بکات و لە بەردەمی باقەکانی هەرێمی کوردستانە گیان لەدەست نەدات کریدی کارتەیە خۆ زۆر ئاسانە یعنی محل ئەکرێ دوو ئایا تەسەور ئەەکەی ئەمڕۆ بڕیار دراوە لەم هاوینە کێشەی ئاوی هەولێر بە شێوەیەک بۆ ئەم هاوینە چارەسەر بکرێ حکوومەت هێرێم لەسەرمە کۆبووتەوە ئەی باشە کێشەی ئاوی چەمچەماڵ لە 15 ساڵە بۆچی چارەسەر نەکراوە کەواتە پلان ئاسانە پێشکەشکردنی بەڵام کێشەی ئێمە ئەوەیە وەزیری حکوومەت هێرێم بەڕێوبەری گشتی لە حکوومەت هێرێم ڕاوێشکار و ئەندامانی پەرلەمانی حکوومەت هێرێم هەموو یەکو معارەزە قساکە من نازانم چی خاوەنیم حکوومەت هێرێمە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان پێویستە حکوومەت بە خۆیان بچێتەوە تۆ لە وەزیرێک بپرسە وەکو ئۆپۆزیسیۆن و وەکو معارەزە قساکە لە بەڕێوەبەرە گشتیەکەی بپرسە هەر وەکو معارەزە قساکە لە ئەندام پەرلەمانەکەش بپرسە وەکو معارەزە قساکە لە قایم و لە مدیرناحەش بپرسە ئەویش هەر خەمی هەیە وەکو معارەزە قساکە ئەی کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان ڕووبکەنە چۆ یعنی ڕووبکەنە چوو ئەی ئێوە ئەگەر حکوومەت معارەزەیە کەواتە ئێمە خەتابارین و ئێمە خاوەن حکوومەتەکەین و ئەوان غەدریان لێکراوە ئەمە کێشەی ڕئیسی ئەم حکوومەتەیە وەزیرەکان چۆن ئەبێت وەزیرێک وەکو معارەزە قسە بکات چۆن ئەبێ وەزیرێ بڵێ وەڵڵاهی منیش کێشە و معاناتمەیە چۆن ئەبێ بەڕێوەبەرێکی گشتی وا بڵێ ئەی بەڕێوەبەری گشتی بۆیە لەوێ دانیشتووە لەسەر ئێسک و پروستی خەڵکی ئەنفالکراوان گەیشتووەتە ئەوێ لەسەر ئێسک و پروستی شەیدان بۆتە وەزیر ئەم حکوومەتە لەسەر خوێنی چەندین جیل بۆ بە حکوومەت هێرێم ئەی چۆن ئەبێ ئەویش هەر وەکو معارەزە وەکو من قسە بکات من هاوڵاتیەکەم ئەشێ من ڕەخنە بگرم ئەشێ پێشنیار بکەم ئەشێ پلان پێشکەش بکەم بەڵام ئەو لە سەرێتی جێبەجێ بکە ئەو لە سەرێتی خەمی لێ بخوا باشە کاک شێرزاد ئەمە لایەنی هەرێمی کوردستان کە حکوومەت هەرێمی کوردستانە ئێوەکو چالاکوانان وەکو ڕێکخراوەکانی ینی ئیشکردن لە بواری ئەنفال و هەروەها کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان لەسەر ئاسی ڕێکخراوەکانتان لەگەڵ حکوومەتی عراقی چیتان کردو کەەوە حکوومەتی هەرێم بەم شێوازەیانی مامەڵەتان لەگەڵەکە لەگەڵ حکوومەتی عراق چیتان کردو ئیسیجابەی ئەوان چۆن بووە ئەگەر ئێوە لە دەرگای ئەوانتان ناوێت بەڵێ خۆت ئەزانی لە کەیسی ئەنفال ئێمە توانیمانە شاید حاڵەکان ئامادە بکەین بۆ کەیسی ئەنفال واروها توانیمانە دۆکۆمنت پێشکەش بکەین دۆکۆمنت ئەو دۆکۆمنتانی کە لە بەردەستا بووە توانیمانە لە کەیسی ئەنفالە ئەو کەیسی کە براوەتەوە ئەو کەیسە بە پشتیوانی شاید حاڵەکانی ئەنفال و کە سوکارەکەی ئێمە براوەتەوە ئەوان چوونە لەوێ ئیسپاتی کەیسی ئەنفالیان کردووە خۆزیرێکی و ئازایەتی لەگەڵ ڕێزمە هەر حکوومەتی هەرێم نەبووە بەڵکو ڕێکخراوەکانی ئەنفال بوون ئەوەیان کردووە وەکو ئێستا ئێمە وەکو ئەو ڕێکخراوانەی کە هەین لە ڕێی خێرخوازیەوە تەسەور ئەەکەی تەنها لە ڕێی خێرخوازیەوە توانیمانە لە سنووری تەنها شاری سەمسەماڵەوەکو ڕێکخراوی ماڵی هاوکاران 19 خانوو بۆ کە سوکاری شەیدان و ئەنفالکراوان و هەژاران دروست بکەین بەس لەسەر بودجێ چیە لەسەر بودجێ ئەو خێرخوازانی کە لە ناو هەرێمە هەن تەسەور ئەەکەی هەر لەسەر ڕێکخراوەکانی شەیدان و ئەنفالکراوان کەمتر گوێیان لێگیراوە تەنها ڕێکخراوەکان هەندێک جار بە سیاسی کراون لەگەڵ ڕێزدا دابەشەکرێنە سەر حزابە سیاسیەکانە ئەمەش کێشەیەکە ئەنجاگەر بڕۆین ئێمە بچینە بەر دەرگای بەغدا کێشەکە ئەوەیە بەغداش بۆ خۆی حەزەکە سیاست بکە لەگەڵ هەرێمی کوردستانە حەزەکە تۆ معاناتت زیاتر بێ ئێمەش لێرە لەم حاڵەتەیە پێویستە حکوومەتی هەرێم ئەم جارە شەڵێم و لەم هەفتەیە ئەگەر حکوومەتی هەرێم ئەیەوێت لە ساڵی داهاتووە ئەیەوێ لە داهاتووە کێشەی ئەنفال و کە سوکارەکەی حەلکە پێویستە لەم هەفتەیە بە سەرۆکی حکوومەتی هەرێم و بەڕێز جێگری و بەڕێز وەزیرەکانەوە سەردانی شاری سەمسەماڵ بکەن بۆ ئەوەی پلان دابنن بۆی بزانین بەیەکەوە چی بکەین بۆ ئەوەی لەم معاناتە گەورە کە سوکار و دایک و خوشکەکانمان ڕزگار بکەین. دەست خۆش کاک شێرزاد دێمەوە خزمەت جەناب دکتۆر سەڵام ینی خۆی لایەنیشی گرنگ لەم مەسەلەیە ینی تۆ ڕاستە کە سوکاری ئەنفالکراوان و کە سوکاری شەیدان پشتگوێ خراون و خزمەتگوزاریان پێشکەش ناکەێ ناوچەکانیان ئاوەدان ناکرێتەوە ڕۆژ بە ڕۆژ بەرە و وێرانە و کارەساتی زیاتر ئەڕوا بەڵام ئەین بۆ نمونە منە پرسم کۆمەڵێک ناوەندی ینی زانکۆیی و ئەکادمی و ئاستی باڵا هەیە لە ناوچەکەیە لەسەر ئەم ئاستە چی کراوە بۆ یاری هیچ نەبێ لە ڕووی دەرونیەوە
ینی ئەو خەڵکە تا ڕادەیەک ئارام بکرێنەوە هیچ پرۆژەیەک هیچ پێشنیارێک هیچ هەوڵێکەیە لە ناوەندە ئەکادمی و زانستیەکان لەو ناوچەیە لەو بارەوە خۆی ناوەندی ئەکادیمیەکان چییە بۆ منەوەکو زانکۆی چەرم و زانکۆی هەڵەبجە زانکۆی دۆک ئەم سیانە بەگشتی ئەمە سێ سنتەری توێژینەوەمان هەیە بۆ ئەوی بتوانانی کەیسەکان ئامادەی بکەن کەیسەکان بۆ ئەوی هەر کاتێ ئێمە ناتوانین داوەندی جێبەجەکانی حکوومەتی هەرێم وەزارەتی شەیدان هەر کاتێ داوای کرد وەرە خۆی وەزارەتی شەیدان خەریکی ئەو کارەیە لەگەڵ ئێمەشە ئێمە شتەکانە بۆ ئامادەکەن بە شێوەیەکی زانستی و ئەکادمی بۆ پێداویستیانەی کە مەحافلی دەولیە بۆنە محکمەی لەهای و تاوانی نێودەوڵەتی ئەوێت ئێمە ئامادەیەکەن بۆیان بەڵام بەڕاستی کە ئەوەی ئەیکەن لەسەر شانی خۆمانە بۆ من نامەوەکو کوڕوزانەوە بۆ نامەوێ قەزی ئەنفالیش بچووکەمەوە لە شاری چەمچەماڵات چونکە وەکوتم یەکەم جار قەزی ئەنفال قەزەیەکی گەوریە هەموو گوندێکی کوردستانی گرێتەوە ئێمە بۆتان بەهەش مەرحەلە دەستی پێکردووە لەبەر ئەم هەش مەرحەلە بەس منطقەی چەمچەماڵ نەبووە هەموو جێگاکە نفسی معاناتیە بەڵام چەمچەماڵ زیاتر بۆیە چەمچەماڵ دەرکەوتووە بەڵێ چەمچەماڵ زیاتر معاناتەکەی بۆیە لێوای دەرکەوە ئینا تاکیدم گەرمیان و بادینایش هەمان معاناتی ئەوەی ئێمە کردومانە کەیسەکانە وتم یا بە شێوەی دۆکومنت بە فلیم یا بە شێوەی زارێکی یا بە شێوەی ڕسمکردن یا بە شێوەی مەسەرەوەگرتنی معلومات ئەمە لەلایەک اینجارە گوندەکان کە ئەچی هەر هەمووی دۆکومنتەکەی لە پێش کارەسات و ئەوەی ئەنفال ڕوویداوە لە دوای ئەنفال و بزانیت چەند کەس شەهید بووە چەند کەس مەسەلەن معوق بووە ئەمانە هەوی مۆزوعە ئێمە ئەبێ یەک شتێکی تر زۆر گرنگ بوو بەجددی ئەبێ حکوومەت ئێستا بە تابێتە شای چەمچەماڵە حکوومەت جێگایەکی هەبووە سنتەرێکی دەرونی هەبووە ئێمە بۆ نمونێکەوە باسەکەم چوار کەسمان هەبووە لە ناو سژنا لەدایک بوون یەکێ لەوانە ئێمە بە ڕێزێکی وەڵام مقابلە کردو هێناوەتە لای خۆمان بەجددی ئەوانە یعنی ئەبێ نازیان هەڵگری کەسی نەماوە کەسی نەماوە سنتەرێکی دەرونی ئەو تۆ نیە کە دابنیشی لەگەڵ ئەمانە بەجددی من ئەڵێم ئەبێ بۆ نمونە مۆنۆمێنتی ئەنفال ئەبێ لەو شوێنانە بێت کە بودجەی تایبەتی هەبێت و هەر کراوەش بە نەک تایبەت بێ بۆ نمونە ئێستا وەزارەتی شەهیدان نییە لە ئەرمینیا وەزارەتی شەیدانیان نییە بەڵام یەک موسسەیەکیان هەیە تایبەتە بە جینۆسایدی ئەرمینیا من کە قسم لەگەڵ قۆنسڵەکە کەوتی لەگەڵ ئەو مؤسسە هینەکەی وتم من پێویست جگەل لەوەی کە داوای ئەو دۆکمنت کرد و پێویستم بە مەقعدە کە بتوانێت لە مەقعد بۆ چەند تەلەبێکی ماجستێر وعدی ئەوەشی دا پێمان کە لەو مەجالا بخوێنێ ئێمە تا ئێستا گەوەتی مشکلەمانەیە معلوماتمان نییە چۆن دۆکومنت کەین بۆ نمونە شوێنێکی من ئەمێ بچم دۆکومنتکەم پێویستە قاعەیەکی سینەمایی هەبێ ئەبێ مەسەلەن کامێری زۆر بە قوتم هەبێ ئەبێ مەسەن لایانی سوۆسیال میدیا ئیمکانەتێکی وان بێ لەگەڵ سنتەرە جیهانەکانە یان یەک شتێکی زۆر جوان بوو من لێی فێر بوو جەنابتەڵی دکتۆریانی هەموو هەوڵەکان لەسەر ئاستی تاکە کەسیەوەی تاکەسیە بەداخەوە بۆن منم بە قۆنسڵم و وتم یەک پێم خۆشە ئەو هەڵی ئێوە پیاڕۆشت من پیا نەڕۆم وتی منش ئەوەم ئەلتۆ ئەوێ وتی ئێمە چەند ساڵێکە ئیشەکەین لە 1920 لە حربی عالەمی و ئەن ئیشەکەن وتی ئێمە هەندێک شتێ پیاڕۆژ لە پێشە بەهاڵە ئەمان کرد با بزانانی ئەم معلوماتەکەمە زۆری بەهاڵە وەریەگرین نایزانین خیبرەمانێ بەس چییە من لەبەرەوەی خەڵکی گەرمیانم چۆن بڵێ لە کەف و کوڵی خۆمەوە معلومات و دەگەم لەوانێ هەندێک داتایە وەریگرم بە عکسە و نەتیجەکەی زۆر خراپ بێ لەبەر نازانم بە ئەلمیان دۆکمنت ئەکادمی نیە بۆیە ئێمە بەڕاستی هەم وەزارەتی شانە وەزارەتی خوێندنی باڵاش بەڕاستی بۆ دیدانەوە هەوڵەدا مەسەرەن بەس چیە وەزارەتی خوێندنی باش وەکو وەزارەتێکی جێبەجێکار نییە بۆ کارە ئێمە وەزارەتێکی تایبەت معنیە پێ ئەڵێن وەزارەتی شەیدان و ئەنفال شەهیدان و ئەنفال شەهیدانی سەنگەرە هەت شێوەیەکە و ئەنفالیش کە کەیسێکی گرنگە ئێمە بەسە هۆڵۆکۆست بۆچی هەتا ئێستاکەش ئەڵمانیا ئێستاش قەرەبووی جوولەکە ئەکاتەوە لەبەر ئەوەی کەیسەکەیان بە دۆکومنت کرد بوو لۆبیەکی زۆر باشیان بە دروست کرد بوو ئێمە بەڕاستی کەیسی ئەنفال نابێت بە کەیسی تاکە کەسی بزانێ ئەبێ مناڵەکانی ئیبتیداییمان لە ڕەوزەوە لە ئیبتیدایی و فێریکەین کاکە خۆ من فێری ناکەم معانات و فیلمێسکی فێر ناکەم بەس فێری ئەەکەم خاکەکەی خۆش داماوەکەمان ئەوەیە کە کوردین بۆیە ئەم کەیسەمانخۆی مەسەلەکە چییە مشکلەکەمان لە چییە سنووری جوغرافیای کوردستان بە شێوەیە ڕێکەوتوە کەوتن ناو چوار وڵات و هەر چوار وڵاتەکە لە محکەمەی دەولیا کشاونەتەوە ئەمە یەکێ لە مشکلەکانە ئەوەشی کە ئەتوانێت کەیسی جینۆسایدی هەر وڵاتێک ئیسارە بکات ئەبێ یەکێک بێ کورسی هەبێت ئێمە کورسیمانە لایەن ئێمە ئەبێ عێراق بیکە بەڕاستی من لێرەوە من پیاوێکی سیاسی نیم بەڵام ئەوەی ئەزانم پێویستە حکوومەتی هەرێم ئەم ئەرکە لەسەر شانی خۆی لابە حکوومەتی هەرێم جینۆسایدی نەکردووە حکوومەتی هەرێم جینۆساید کراوە ئەبێ حکوومەتی هەرێم داوا بکە بە پەرلەمانتار و مەسە یەکێ لە پرۆژەکانی سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت سەرۆکی حکوومەتی عراقی سەرۆکی حکوومەتی کوردستان پرۆژەکەی ئەوە بێ لە پێشە مشتێ بڵێ ئەبێ
هەموو پێداویستیەکانی بۆ کاکشێزار باسی کرد چۆن ئێستاکە تعویزی هەموو ئەو عەرەبانە کراوە کە تووشی ئەو کارە ساتانە بوون چ لە سپایکەر بێت چ لە شوێنەکانە ئەبێ ئەمە ژمن حکوومەتی عراقی تۆ مەسئولی لەسەر ئەمە لە جیاتی ئەوەی مەسەن خەڵکی چەمچەماڵ بێ بەرەنگاری هەندێک بێتەوە ناڕزایی دەبڕێت پێویستە ناڕزایەکە بەرامبەر حکوومەتی عراق بێت کەواتە بێ حکوومەتی عراق قەرەبووی مادی معنەیی بکاتەوە هەموو شتێکی هەبێ ئەو کاتەویش قسە ناکات وەکو کە سوکاری ئەنفال و شەیدان و ینی ئەو خەڵکە بەژمێنەتاڵێن باشە مە حکوومەت هێرێمی کوردستان لە خەمساردیەتی یا لە نەزانیەتی یا لە بێدەسەڵاتیەتی بەرامبەر وڵای ئەو تەقیمە بۆ من زۆر زۆر زەحمەتە بڵێم لە نەزانێتی یا لە بێدەسەڵات من ئەتوانە بڵێم لە بێدەسەڵاتی بەس ناڵێم نەزانێتی چون تاکیدم ئەم شەخ ئەوانەی حکوومەتی هەرێم بەداخەوە هەر هەمووی خەڵکانی پرۆفیسۆر و بەتوانان و دوایە لە بەغداش ئێمە پشکمان هەیە تۆ سەیری پەرلەمانی عێراق نووساوە جمهوریەت عێراق نووساوە کۆماری عێراق لەبەرەوە ئەگەر ئێمە خۆمان بچووک نەکەین و ئێمە شت بووین بەجددی ئەماتوانی لە فەتەیەکی معەنە هەموو شتێ بکەن کاکە قەراری 140 ئێستا بۆ ئیستا جینۆساید و تعریب بەردەوامنی هەر بەردەوامە جینۆسایدی ئاینی بەرامبەر ئێمە کرا کاکەیەکان و یەزیدەکانمان کوژران لەبەر ئەوەی کوردی یەزیدی و کوردی کاکەین بەڵێ ئێمە ئەماتوانی بەجددی زۆر پێداگریکەین بۆچی حکوومەتی عراقی بۆچی سپای کرد زۆر پێداگریەکە لە حکوومەتی عراقی هەموو هینێکیان وەرگردووە لەبەرەوە ئێمە پێویستە بەڕاستی هەندێک شتێ بە شەڕ ناکرێت بە دۆکومنتەکرێت ینی باوی شەڕ نەماوە لە هەموو دنیا باوی شەڕ ئێمە بڵێن بە شەڕ ئەمەیە بەس حکوومەتی عراقی بسەپێنم مستحیلە ئەوە شتێک ئەبێ انتهای پێبێنی وەکو کورد قەزیەکەمان بچووک نەکردەوە بەڵێ من بەداخەوە ئەزای قەزیە خۆت بەدەست خۆتە قەزیەکە ئەگەر تا ئێستاکە ئەم 30 ساڵە ڕۆژانە دۆکومنتی گوندێک بکرایە گوندەکان دۆکومنت کرایە هەموو شتەکان ئەو کەسانەی ماوە ئەو کەسە ئەمرێت و تەواو ئیتر لەگەڵ خۆیان ئەڕوان نامێنێت ئێمە ئیسە گوندەکانمان کاکە گوندەکان بۆڵێ ئێمە ئیسە لە شاری سلێمان لە شاری هەولێر ئەچین ماڵی بیرمەندەکانمان ماڵی شاعیرەکانمان ئەڕوخێن ئەیکەن بە بینایەک ئەمەش هەر جینۆسایدە خۆ جینۆساید بەس ئەوە نییە ئێمە لە کوردستانە یەک شتێکی زۆر گرنگە بیزاین ئێمە جینۆسایدی ڕۆحی و جەسەدی بەس نەکراوین ئێمە جینۆسایدی بیئەمان کراوە جینۆسایدی کولتورمان کراوە جینۆسایدی زەوی و خاک و ئاومان کراوە بەجددی ئەمانە هەمووی گرنگە ئەمانە هەمووی کەیسن بۆیە ئەبێ بە دۆکومنت کرێ ئەمەش بە خەڵکانێکرێتەوە بجێ بخیتە بەدەست بەداخەوە ئیش نەکراوە لە سەر بەڕاستی لای ئێمە ئاکارام ئێمە بە قسە ناکرێ ئەم شتانە من جەناب و ئەلێرە ئەگە کامیرەکە باش نبێت و ئەگەر مەسەلەن ئینتەرنێتێکی باش نەبێ هیچی بۆ ناکرێت پێویستە ئێمە سنتەرەکانی توێژینەوە بودجەی تایبەتی بۆ دابینکەین فەرمو ئەو بڵێم ئەو بودجەکەی ئەوە سیارەیە گوند بە گوند بگەڕێ من یەک شتێ پێ بڵێم ماڵ هەبوو قسەی نەکردو بەمان قسەی نەکردووە لە بێزاری و تووڕێی خۆی حەقێتی چونکو ئەو جەرگی سوتاوە من برام ئەنفال نییە بەڵام کە سوکارم ئەنفالە بەڕاستی من معاناتەکەی بەقە ئەو معاناتەکەم نییە جەناب بەقە و معاناتەکە نییە کەواتە تۆ ئەبێ بە دڵی ئەو بکەیت ئەو چی بۆ ئەڵێ ئەمە وەکو نەڵێم تەژی وەکو پەڕێی قورئان وایە ئەو قسەی ئەو دۆکومنتە بۆ تۆ ڕسمی بگرە و دۆکومنتی کە نەمان کردووە ئەوەشی کراوە ئەڵێن کراوە بەڵام کووە ئەبێ ئەمە هەمووی لە پاکێجێکا بێ ئێمە وەکوتم جینۆساید کورت ناکەینەوە لە شاری چەمچەماڵە بەس چەمچەماڵ ماڵێ چەمچەماڵ سامپڵێکی زیندووە لەبەرەوەی خەڵکەکەی زیندووە قوبولی هەندێک شت ناکات چەمچەماڵ ئەو شوێنەیە کە بەڕاستی زۆرترین شەهیدمانداوە چ بەرامبەر داعش بێت قەڵغانی پاراستنی زۆربەی کوردستانین بۆیە لەبەرەوە چەمچەماڵ نازی خۆیەیە بەڕاستی ئەچتە مۆنومنتی ئەنفال قاچ لە کاشەکان گیرە بێ ئەکەویت یعنی من دوێنێ شەرمەزار بووم کە قونسوڵی ئەرمینیان بردووە پێشتر خەڵکانی لە ئەمریکاوە دی هەر کەسێ دێ منەی بەمە ئەوێ ئەڵێم ئەوە معاناتی میلەتەکەی منە یعنی یەکێ لەوانی کە گرنگ بوو مەسەرەن ئەبێ ئێستا مۆزەخانەیەکی نیشتیمانیە باید تایبەت بە ئەنفال یعنی ئێستا خەڵکان هەیە جامانە و سعاتی کوڕەکەی بەس بەجێ ماوە لە گوندەکە نایهێنێ ئەڵێ بێنمی فڕیدەن گاڵتەی پێ بکەن یەک شتی تر زۆر گرنگە بەڕاستی ئەبێ وشەی ئەنفال یەکێکە سوکایەتی بە وشەی ئەنفال بکە بەجددی ئەبێ یەکێ بێ لە تاوانە قورسەکان ئەمە لای ئێمە ئیسەوایلات و خەڵک ئەنفال بووە بە مەسلەیەکی ڕۆتینی بەڵام کە وکوتم باسی هۆڵۆکۆستەکەی باسی جوولەکەکەی ڕەمزی نیشتیمانی تەنانەت ساڵانە ژیانی وایان کردو یا دەکرێتەوە مۆنومنتەکەش بە سەدان وەزاران خەڵکە چه سەردانیەکە بەڕاست بەتاکید خۆی وایە ئێستاکە من ئەبوو کو چوومە ئۆشفنسیم تەنانەت قاتە خەتخەتەکان و مەحرەقەکە و ئەو جێگای کە جوولەکەکان ئەبەن ئەیخەنە ناو ئاگرەکە ئەو جێگای کە ڕێک کە ڕەمیانەکەن هەمووی پارێزا و کوتم منداڵەکانێ دێنن بەڕاستی ئەمە ئەبێ لە کولتوری ئێمە ئەمە جێ بکرێتەوە کە خەڵکەکە برسی بوو خۆتە زای کە خەڵک برسی بوو
ڕەگی هاری پێوەیە کە نانی نەبووشتی نەبوو گوێ لەوە نادا بۆیە ڕاستی من داواکەم ئەوەیە ئەوەی لەسەر ئەو داوای بکەم بە پەیامی کۆتایی دکتۆرسا لە دوو خولەکە پەیامی کۆتایی خۆت لەسەر کۆتایی من ئەڵێم بەڕاستی لەبەر منۆکو شتێکی زانستی قساکەم احتمامێکی تەواتی بدێ بە سنتەرەکان بۆ ئەوەی پاڵپشتێک بن بۆ وەزارەتی شەیدان و ئەنفال بە شێوەیەکی زانستیانە کەیسەکان دۆکومنتکەن چونکو بە دۆکومنت نەکرێت و بە پاکێجە تەقدیم نەکرێت بە هیچ شێوەیە ئێمە ناتوانین هیچ شتێک ئیزافە بکەین و هەروەها پێویستە ئیمکاناتێکمان بۆ زیادکەن بتوانین لەگەڵ سنتەرە نێودەوڵەتەکانە چ سنتەرەکانی لە ئەمریکا بێ لە رووسیا لە هەر شوێنەکە ئێمە پەیوەندیان پێ بکەین پەیوەندیمان بۆ دروستکە من وەکوین من تەنان ئێستا بچمە دەرەوەی وڵات ئەگەرجارە سەلاحەتی وەزیرەکەم بۆە سەردانێکم بکرا ئێستا ئەنجومەنی وەزارەت بێ موافقم بۆ بکە ئەمانە ینی کێشە دروستکردن ئەمانە زۆر مشکلەیە بەجددی ئەبێ ئەم لینکانە ئێستاکە ئەبێ لە ڕێگای نوێنەرایەتی حکومەت هەرێمەوە لە ڕێگای سەفارەتی عێراقیەوە دوای ئێمە ئەبێ بەجددی ئێمە وەکوتم کاکشێزار فەرمووی لەگەڵ هەر کەسێکا قساکەی معارەزەیە یعنی ئەمە یەکێ لە کارەساتەکانە بەجددی نابێ ئێمە ئەبێ بە دڵێکی فراوانەوە تەقبولی هەموو نەقدێ بکەین ئەمانەی کە سوکاری ئەنفال لە من زەرێریان بینیوە بەڕاستی جەرگیان سووتە ئەبێت تەحمولیان کەین نابێ برسیانکەین ئەبێ منداڵەکانە بخینە باشترین جێگایەوە ئەبێ کەیسی ئەنفال کەیسێکی نیشتیمانی گەورە بێت کەیسی هەڵەبجە کەیسێکی نیشتیمانی گەورە بێت ئەنفال هەڵەبجەیە بالیسانە سەیوسێنانە ئەمانە هەموو کەیسی هەر یەکە لەوانە خۆی تاوانێکە ئەمانە پاکێجێکی جوان بکرێ بەڕاستی بە شێوەیەکی زانستیانە نەک هەموو ساڵێت چوارە هەر هەمومان بەڕاستی دەستکەین بە فرمێسک و جلی ڕەش و دابنیشین بەس قسەی گەورە بکەن و لەو مناسەبا بێن کەس چەبگەگوڵی ناوێ چەبگەگوڵ پێویست ناکە کەس هەرواز بێنە چەبگەگوڵ بەڕای من ئیمانمە بە چەبگوڵ نەماوە بڕۆن یەک گوندێکی کوردستان بێنن دۆکومنتیکەن ڕسمی بگرن پاکێجێکە لێرە گوندێکی بادینان و زاخۆن بێنن ئەو گوندەی کە ئەرمەنیەکان یان تەسەورکە ینی یەک شتێک ببووە ئیزافەکەم ئەو ئەرمەنی ئەوەندە نیشتیمانەکەی خۆشویست لە هەموو شتەکانمە باسی کورد بکرد وتی دکتۆر سەڵاح گوندێکی ئەرمەنیشمان هەبوو هەموو کەسوکارەکەی گیرا بوون لەکوێ لە دهۆک ینی سیکە ئەو هاتۆ لە ئەرمینیاوە باسی گوندێکەکە ئەوەی بیرە ئەوەی لە بیرە لەم ماوە ئێمە هەندێک شتێ بڵم ئێستا بە کورتی پێتەڵم خەڵکم نردووە ئێستا ئەینێرم بۆ ئێران اتفاق لەگەڵ قۆنسڵی ئێرانیا لەبەرەوە هەندێک کەیسمانەیە لە دیوی سەردەشتەوە معلوماتەکان ئەتوانی بزانین لەوێ خەڵکە چوونەتە ئەوێ ئەیانێرین بۆ ئەوێ لەبەرە تۆ ئەبێ دابنیشی بە ئەرکی سەرشانی خۆی دا گوند بە گوند ماڵ بە ماڵ بگەڕی بنبەر بە بنبەر بگەڕی دۆزینەوەی یەک پەرداخێک کە کاتی خۆی ئەگەر پێشمەرەکان لە شاخامانێتەوە ئەمە دۆکومنتە ئەبێ هەڵبگیرێت و لە سەریشی بنووسێ لەکوێ بووە یعنی بمانێنە دەرەوە بجەمان بنێ بۆی خەڵک بنێرین فێری بە دۆکومنتکردن و زیندوو بێەوە لە ڕێگی هۆشیارکردنەوە خزمەت بە کەسوکاری ئەنفالکراون و سنتەرێکی هۆشیارکردنەوە سنتەرێکی دەرونی دابنێ لە چەمچەمان لە گەرمیان لە بادینان لە هەموو شتێنێ ئەو کەسانە پێویستیان بەدەستەوە گرتنەوە پێویستە بەڕاستی شخصیاتیان نەشتێ من بەلامەوە جەریمەیە مناڵی شەهیدێک بچێ بۆ شوێنێ پارەی پێ نەبێت مناڵی ئەنفالێ بچێت چون تۆ بێ کەسایەتی بۆ دروستکەیت بەدڵنیایی دەست بۆ دکتۆر سەلاح ڕەزا سەرۆکی زانکۆی چەرمۆ کە لە ستۆدیۆ لەگەڵ ماوی سواز بۆ کاک شێرزاد حەسەن چالاکوانی مەدەنی کە بەڕێزیشتان لە چەمچەماڵەوە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مامون بەڵێ ئەڵقەی ئەم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش بن خواتان لەگەڵ